ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستانین. دەنگی تۆین لە بەغداد. سەنگی تۆین لە بەغداد. هێزی تۆین لە بەغداد. هیچ بارێک هەندە قورس نییە پێمان هەڵنەگیرێ. ئەرکە قورسەکان بە ئێمە بسپێرن. نارەکانمان خۆیان لە ئێمە بە گەورەتر دەزانن. لێیان ناترسین. بەردەوام هێرشەکەنە سەرمان. بەڵام بێباکین. لێمانەدەن. پلان دژمانە گێڕن. موامەرەمان لێ یەکەن. ئەیانەوێ بمان چەوسێنەوە. بەڵام پێیان ناکرێت. مام فێری کردین نەسرەوتن تا سەرکەوتن. بۆی دەنگمان پێ بدەن تاکو کێشەکان لە بەغداد چارەسەرکەین، تاکو ژیان و گوزەرانتان باشترکەین. دەنگ بدەن بە لیستی